خۆی عیلمەکە لەوەیە ئەمە من یەکەم جارمە لە کەناڵی 964 و باسی یەکەم ماری ڕەش بە بچووکی ڕەش نییە. سامی دەست تەمەنی چەنە؟ وڵامە هەڵە نەبم 15 ساڵێکە بێت. ئەمە؟ ئارەوەڵە ئەمە ڕەشێکی تۆخە بە حەجمیە. خۆی عادەتەن ماری ڕەش ئەلەم ڕەژمارانە هەتا 3-4 ساڵیش ڕەژ نین. مەیلە و قاوەین زرد قاوەی وردە ڕەشە بن تا ئێستا زەمەی نەزانیوە. بە مارە ژەهراویەکان ئەڵێن ئەوە بەچکەی مارە بێژەهرەکانن بە نسبەت ڕەشەکانەوە هاچکە کورتن ئەڵێ ئێزایمە چۆن بزانینەوە بەچکەی ئەم نەوعانیە. خۆی عیلمەکە لەوەیە ئەمە من یەکەم جارمە لە کەناڵی 964 و باسی یەکەم ماری ڕەش بە بچووکی ڕەش نییە. ڕەنگی قاوەی و زرد و ئیتر ژێرەکەی مێلە و پرتەقاڵی و یعنی ڕەش نییە بە کوردیەکەی. ئیتر لە دوای 3-4 ساڵی وردە ڕەشە بێ وردە ڕەشەکەی تا تۆخترە بێ و ئاوای لێدێ. ماری ڕەش بە بچووکی ڕەش نییە. لە مەتەڵە چێ؟